دەنگە ناڕازایەتەکانی عێراق لێسادا فراوان بوون لە سەروبەندی یاخودگەر بڵین لە دوای مردنی ژینە ئەمینی کە بکو دەوترێت تا ئێستا لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە یاخود حکمی پۆلیسی ئەو وڵاتەوە بۆ قوربانی و گیانی لەدەستدا خۆپیشاندانەکان بە شێوەیەکی گشتی تا ئێستا لە ئێراندا بەردەوامی هەیە تەنها لە ناوخۆی ئێراندا نەماوەتەوە بەڵکو هاوڵاتیانی ئێرانی لە وڵاتانی ڕۆژئاوا کە نیشتەجێن وەکو پەنابەر خۆپیشاندان دەکەن دەنگیان دەگەێنە وڵاتانی جیهان لە نوێترین لێدوان و ڕاجیاوازەکانی سەرکردەی وڵاتانی جیهان هەر یەک لە جەستن ترۆدۆ سەرۆکوەزیرانی کەنەدا و لە نوێترین نیشتیاندا جۆ بایدن دەنگی خۆی خستۆتە پاڵ دەنگی شەقامی ئێرانی کێشەکانی ئێران چه ئاراستەیەک وەردەگرن چارەسەریەکانی چی دەبێت هەردوێنێش ئیبراهیم ڕەیسی سەرۆک کۆماری ئێران وەڵامی جۆ بایدنی دایەوە سەبارەت بە دەزوەردان یاخود ئەو وتارەی بایدن کە وتبووی ئێران ئازاد دەکەن لەسەر ئەم بابەتەوە کۆی کێشە و وردەکاریەکان ڕاستەخۆ لەگەڵ بەڕێز دکتۆر هەردیم هەدی کە بەڕێزیان و کۆمامسایزان کۆ ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی مێ گفتوگوی زیاتر دەکەین دکتۆر زۆر سپاس ئامادە بوون سەرچاوی کێشەکانی ئێران ئەگەر لە بۆعدە سیاسیەکە و پێشینەکەی وە سەیری بکەین تا ئێستا بۆچی دەگەڕێتەوە و چ ئاراستەیەک وەردەگرن ئەگەر لە یەک گوشەیە کورتی کەمەوە بەڵام من باسی ڕیشەی کێشەکان بکەین بریتە لە دەوڵەتێکە کە بەردەوام جیاکاری بەرهەمێنێت ینی کورتی کلیلی تووڕەیی خەڵک و ناڕزایەتی خەڵک بریتە لە بەرهەمهێنانی بەردەوامی ڕوو بە زیادبوونی جیاکاری لە کۆماری ئیسلامی ئێرانە لە ساڵی 1970 تا ئەمڕۆ جیاکاریەکە وشەیەکی جامی عومانی ئەوەکوڵێک گشتگیر بۆ پێناسەیەکە بۆ هەمووی بەڵام ئەم جیاکاریە ڕوو بە زیادبوونە لەسەر ئاستی ستونی لەسەر ئاستی ئاسۆیش دیسانەوە هەر زیادبوونە ڕوو بە پەرەسەندنە ئەمە تووڕێی ڕۆژانە ئەڵێ هەر کە زوڵمی زۆری کرد دوژمنیشی زۆرە بێت جیاکاری خۆی مەفهومەکەی لە ناوەخنا یەکسانە بە زوڵم چکە جیاکاری ئەوەیە کە من پیاوە مافی ژن نەیەم تۆ ژنی مافی مناڵ نەیە مناڵێک مافی ئاژەڵێن ئەی بەو شێوەیە جیاکاریەکە تەشە نەئەسەنێ ڕۆژانە بەرەمێنانی جیاکاری کە یەکێکە لە سەرچاوەکانی بریتە لە دەستور دومیان بریتە لە دانانی ڕێبەر بەبێ ئینتیخابات ینی ڕێبەرێکی باڵا سێمیان بریتە لە بەمەرکەزکردنی تەشەیوعی دوانزە ئیمامی بۆ سەرچاوی دەستور و سیاست و مشارەکەی سیاسی و ماف ئەرک ئەمە خاڵێکتر چوارەمیان بریتە لە فارس میحوەری ئێرانگەرایی لەسەر ئەساسی فارسی میحوەری و فارس میحوەری هەمووەکو زمان هەمووەکو نەتەوە وای کردووە جیاکاری بەرهەم بێت چوارەمیان لەسەر ئەساسی فقی سیاسی شیعە کە باوەڕی وایە پیا و لە پێش ژنەوەیە وای کردووە کە ژنان ڕۆژانە بەردەوام وەکو پیا و کارەکەن وەکو پیا و دوکانەکان لە بازاڕەکان لە خوێندنان بەڵام وەکو ماف و بەشداری سیاسی ناتوان وەزیریە وەرگرن تا ئێستا وەزیر ینی ئێمە ناتوانین سەرۆکی پەرلەمان ژن بێت وەزیرینە ناتوانین سەرۆکی پەرلەمان ژن بێت ناتوانێت سەرۆک کۆمار ژن بێت ئەم جیاکاریە و هەروەها جیاکاری ترمان هەیە کە لەسەر وەکوتم بەرهەمی ئەمانەیە نەتیجەی ئەمانە جیاکاری مەزەبی دروست کردووە کە مەسەلەی سوننەکان مەسیحەکان جوولەکەکان شیعەکانی غیرە دوانزە ئیمامی ئێمە زەیدیمان هەیە ئیسماعیلیمان هەیە واتنیمان لە ئێران ئەمانش مافیان نییە لەسەر ئاستی ئاینی و مەزەبی جیاکاری دوو لەسەر ئاستی نەتەوەیی کوردەکان بەلوچەکان ئەرمەنەکان عەرەبەکان ئەمانە بەشدار نین چکە دەستورەکە ڕێگەیان نایە دەستورەکە ئەساسێک دروستکراوە کە لە ئەساسە لە ئاسمانەوە ئیلهامی وەرگرتو نەک لە زەویە و لە دەنگی خەڵکەوە ئەمە لەسەر ئەساسی وەکو پێگاتەکان ئەم پێگاتانە زیانی چیان گرن کەمە ڕاستەخ پەیوەندی بە کوردەوەی هەردوو خاڵەکە لەسەر ئەساسی سوننە بەشێکی زۆری کوردی ئێران کوردی ڕۆژهەڵاتی کوردستان سوننەیە ئەمە مافی پێشرکرا چکە سون ناتوانێت سەفیریش بێت ناتوانێت وەزیر بێت ناتوانێت محافظ بێت مثلا تۆ بێنە بەرچاوی خۆت لەسەر ئاستی ئێرانە سوننە تا ئێستا یەک محافظی وەرنەگرتووە هەموو لە 44 ساڵی ڕابردووە یەک محافظ نییە ینی لە محافظ بەرەو سەر کە مشارەکەی سیاسی دەست پێکە ئەوە ڕێژەی بەشداری سیاسی سوننە بەشداری سیاسی بەگشتی لە سەدا لە بینی یەک بۆ دوایە لەسەر ئاستی هەموو پۆستەکانی ئێرانە لە مدیر عام بەرەو سەرەوە بێمە سەر جیاکاری دووەم کە پەیوەندی بە کوردەوە جیاکاری نەتەوەییە لە جیاکاری نەتەوەییە فارسی زمان کراوە بە ئەساسی زمانی دەستور نەتەوەی فارسیش میحوەری ئیشکردن ڕەنگە معلن نەبێت بەڵام میلەتەکانی دیکەی ئێران بە میلەت نەناسراون کە نەناسراون لە مادەی 15 ئەڵێ میلەت مافی ئەوەی هەیە کە بە زمانی خۆی بخوێنێ و بنووسێ و
لە ئیداراتی ڕسمیە بەکاری بێنێت ئێتۆ کە کورد میلەت نەبوو کەواتە ناتوانێت نەبخێنێ ئەمە ڕووی زمانی شەو پێشێلکاری لە ڕووی مافی من ینی ئەمە تقریبا بە کورتی باسم کرد بەڵام لە ڕووی مەسەلەن جیاکاری لەسەر ئەساسی ڕەگەزی ژن و پیاو مەسەرەن نەک هەر ئەوەی کە نیان هێشتووە خەڵکی باوەڕ نەبوو بە ئینقلاب پۆست وەرگێ بەڵکو کچی ڕەفسنجانی نەیتوانێت خۆی کاینتکا بە سەر کۆمار کچی متاهری کە یاری غار و دیاری خامنەی بوو چەند جار خۆی کاندید کرد ڕەتیان کردەوە هەر لە فلتەری نەچۆن نافەسەکەەوە هەر ڕەتیان کرد بۆ نییە چکە لە ئەساسە ژن لە فیقی سیاسی شیعە پلە دووە وەکو ماف و وەکو بەشداری سیاسی و وەکوانە شتێکی ترمان هەیە کە جیاکارێک ترە بوو کە بیرم چوو ئەویش جیاکاریە لەسەر ئەساسی شەراکەتی سیاسی کۆماری ئیسلامی ئێران هەر لەگەڵ دروستبوونی بۆی ئەو دەستورە پڕ لە جیاوازی بەرەمێنەیە کە دروستی کردووە قۆناغ بە قۆناغ کۆمەڵێ برای خۆی لەسەر سفرەکە دەرکردووە هەر بەشدار بوون لە شۆڕش ئەگەر لە دووکەوانە برای سیاسی باسەکەم مەسەر نە قۆناغێکە ماوە کوردەکانی دەرکرد کورد شانازە بەوەی کە هەمیشە لە ماوەی 44 ساڵە بەشدار نەبووە لە بەرەمێنانی ئەم سیستەمەیە دکتۆر قاسملۆ یەکەم کەس بوو کە ڕفراندۆمی ڕەت کردەوە ئەم ڕفراندۆ بۆ ئەو بوو ئایا دەوڵەت ئیسلامی بێ ئیسلامی نەبێت ئەوتی دەوڵەت هەر نابێت ئەسڵ ئیسلامی بێت دەوڵەت ئەبێ مڵکی هەموو دینەکان بێت کورد بۆ لەوەیە نقطەی قوی هەیە ئێستا بۆیە سەرجەم نەتەوەکانی تری ئێران لە پشتی مەسا ئەمینی وەسان یەکێ لە خاڵەکان ئەوە بوو کە کوردەکان وەکو فارسەکان و عەرەبەکان و بەلوچەکان نین کە یەکەم جار فری و دران بە گوتاری تەرویج پێکراوی شیعێ لە چوارچێوی دەستورە کوردەکان بەشداری ئەمەیان نەکرد بەڵام ئەوە کوردەکانیان دەرکرد کە بەشێک بوون لە شۆڕش دژی دیکتاتۆریەتی پەهلەوی یەکەم و دووەم دوا قۆناغی دوم چەپەکانیان دەرکرد قۆناغی سێم شەریکەکانی سفرەی ئینقلابیان دەرکرد کە ڕەفسنجانی و خاتەمی ئەوانە بوون دوای ئەحمەدی دەرکرد لە ئەخیر قۆناغا لەناو ئوسوڵگەراکانش دوو باڵمان هەیە باڵێکی تونڕەومان هەیە باڵێکی ئەوەی کە خۆیان پێڵی ئەعتیدال ئەڵبەتە کەس هیچیان هەر کەس باوەڕ بوو نیزامی ئەعتیدالی نییە بەڵام نسبەتەن بە خۆیان باڵی ئەوەی کە پێڵێن بەرژەوەندیگەرا ئوسوڵیەکان یان ئەعتیدالیەکان وەکو لاریجانیوانە لاریجانیش کە خۆی سەرۆکی پەرلەمان بووە چەند خول براکی سەرۆکی قەزا بوو هیچ کامیان بۆیان نەبوو خۆیان کاندید کەن و لە سوڵتەی سیاسی و لە ستێجی سیاسی ئێرانیا دوور خرانەوە ئەمان هەمووی کۆکەرەوە بەیەکەوە ژێرخانی ئەو تووڕەبوونەی خەڵکی ئێرانن بەڵام شقارتە تازەکانی کەوەی کە وای کردووە کە خەڵک ئێستا هەموو ئەو تووڕێکەوە بەتەوە فرسەت بێنێت بریتی بوو لە خاتونێکی کورد کە لەچکەکەی زۆر لە هەموو ئەو تارانیانەی کە لەناو تاران ئەگەڕێن پۆشتەتر بوو مانتۆکەی درێژتر بوو لەو غەریبەیە وەکو سەرکردەکانی ترمان لەناو تارانە بە شێوازێکی زۆر ناشرین ڕەوانەی سژن کرا و لەوەیە بلێدانێک تووشی ئەوە بووە گیانی سپارت مەسا ئەمینی چەند شتێک تیا کۆبەتەوە ئەگەر ڕێگەم بێ پێش پرسیارەکەت بە کورتی ئەوش ئەوەیە کە ببوورە ژینا ئەمینە و لە زمانی ئەوان وتم هەر ئەوەی بۆ خۆی ناوی ژینا ئەمینیە و مانای ئەوەیە کە کورد ئەترسێ ناوی کوردی بەکاربێنە بۆیە ناویکی فارسیشی بۆ خۆی داناوە بۆی کە لە ئیداراتە ئیشی بۆ بەڕێکن ژینا چەند خاڵێکی کۆکەرەوەی تایە کە زۆر گرنگە بۆ کورد بۆ سەرجەم بزوتنەوەی ئازادی خوازی ئێران و خۆپیشاندەران یەکیان ئەوەیە کە ژنە یعنی تعبیرە لە ئەو جیاکاری کە ژنە لەبەرەوەی ئەگەر ئەوە کچێکی دەوڵەمەندی فارسی زۆر لە منتیقەی تەجریش بووایە قەتنیان ئێرەوا بکەن ئێسش بڕۆ لە تارانە دوو بەشە گەشتی ئیرشاد پۆلیسی ئەخلاق لە ناوچەی جنوبی تارانە زۆر ئیشەکە لە ناوچە ئەوانەی باڵا دەستەکان و دەوڵەمەنەکان و سوپایەکانە ناتوان کچان ئاوا بگرن ینی کچان نیمچە ئەستەمبولێکە بۆ خۆی باکووری تارانە تایە گەڕام ئەو هاوڕێنش کە سەفەرەکەن لە تارانە ئەزانن کە زۆر ئازادن لەوانەی بۆچی چکۆمان یا باوکیان بەرپرسا یاخود دەوڵەمەندن بە پارە کێشەکان حەلەکەن بەڵام ئەم کچێکم کچێکی بێکەس غەریب دووەم کورد بوو سێم ڕەمزی ژن بوو کە ژن ستەمی لێ ئەکرێت چوارم جۆری دەستگیرکردنەکەی پێنجەم ئەسڵەن ئینسان بۆ بگیر لە سەر جلوبەرگ ئینسان بۆ بێ لە سەر جلوبەرگ بگیر یانی تۆ بۆچی من ئێستا بم جلا بە ئازادی خۆماتوم ئەگەر شەر بدوتایە مەسەلەن تۆ وەرە بومیاری کورساتی بەڵام ئەبێک چاکەتەکە ڕەساسی بێت من لەوەچ قبوڵم نەکردایە یاخود بەو سەداسەد دڵە نەهاتم بۆ ئێرە بەڵکو بەنیوە هاتم تۆ بۆچی بە من ئەڵی چی لەبەرەکەی چی لەبەر ناکەیت بەڵێ چکو ئینسان بە ئازادی قەرارە بژی لەم دنیاە پێویست ناکە ئینسانێکتر خۆی بکە بەخوا بەسەریەوە بۆیە ئەم کێشانەکە کۆبوونەتەوە 44 ساڵانە شتێ دەسەری یەکێک لە کێشەکانی حکوومەت ئێران ئەوە بووە کە کێشەکانی چارەسەر نەکردووە کێشەکانی سڕ کردووە بەڵام ئێستا وا دیارە تر بەنج نایگرێت باشە
ئەمریکا ئەڵی بنج نایگرێ پرسیارم هەیە لەسەرەوە بابەتە بەڵام بەر لەوە بابە سەرماتێنە پەڕێ باسە لە ئەحمەدی نژاد و چەند کەسایەتێکی دیار وەکو کارکتەری سیاسی لەناو ئێرانە کرد. ئەحمەدی نژاد لە لێدوانێکی باسی لێوە کرد کە خۆپیشاندەرانی ئێران ئەوە نین کە گوێیان لێ نەگیرێ، گوێ لێ نەگیراو نین وەکو ئەم وتانی ئەحمەدی نژاد و کەسان و کارکتەرە سیاسیەکانی دیکە کە وەلانراون لە ئێراندا دەکرێت لە داهاتوودا بێنە پاڵ خۆپیشاندەرانەوە؟ ئەو توانایان هەیە؟ لایەنگرەکانیان دێنە پاڵ خۆپیشاندەرانەوە وەکو خودی خۆیان، بەڵام خۆی ناتوانێت بێتە پاڵ خۆپیشاندەرانەوە. لەوە چێ وەکو دەنگ خۆپیشاندان لە قۆناغی کەمالیان وەرگن هاتنە ناوەیان کاریگەری بێت لەسەر ئێستش بێدەنگیان کاریگەری هەیە. هەر ئێستا وەی کە بێدەنگن لەوەی کە داکۆکی ناکەن لە هەنگاوەکانی ڕژێم، داوکی ناکەن لە هەنگاوەکانی ڕئیسی، ئەمە بۆ خۆی کاریگەری هەیە بەدڵنیایی بەشی کاریگەریەکە ئەوەیە. ئێمە دوو انتخاباتی ئەخیر زۆر شتیان بە ئێمەیە. لە توێژنەوەکە مانگی 12 باسی سەردەمی ناومنا سەردەمی ڕئیسی چونکە سەردەمێکی جیاوازە. جیاوازە هەم بۆ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هەم بۆ خەڵکی ئێرانیش. جیاوازەکە لە چیایە؟ یەکەمان کۆماری ئیسلامیان پێێنێت قۆناغی دووەمی خۆیەوە کە 40 ساڵتی ئەپەڕێنێ. خۆی عمری ئینسان و عمری دەوڵەتەکان و ئەمرانە 40 ساڵ وردەورە بەرەو تەکوینە. دوای 40 ساڵتر یا ئەکەوی یا ئەو عملاتە قەیسەرانە چەند جیلێکی دیکەیە. بەڵێ چەند جیلات. ئێستا ئێران جیلێ کەمینەکە تقریبان وردە بەس خامنەی خۆی ماوە چەند کەسێکی زۆر کەم ماون. ئەوانەش کە ماون مەغزوبی عەلەیهین، یعنی لەلایەن خامنەیەوە تەرد کراون. هیچیان ئەو بۆ ڕەفسنجانی بوو لە مەلەوانگەیەک مرد نازانی مرێنرا یا مرد، ئەمیان خۆیان تا کشەکانی خۆیان بەو ڕێوایەتە ڕازینی کاڵیان مردووە. ئەحمەدی نەژادە کە لە بەرەی ئوسوڵگەرا و خەتی ئیمام و یەکێکە لەوانەی کە دوێنێ یادی ئەوە کرایەوە، لەوانەی کە ڕۆشتە سەر سەفارەتی ئەمریکا و ئەو ئاشوبیان بۆ ئێرانایەتە ئێسش درێژە ئەکێشێ و ئێران کۆماری ئیسلام کۆماری شۆڕشی گەلانی ئێران کە دوایی بە ئیسلامی زەکرا خستیە بەرامبەر ئەمریکا و تا ئەم لەحزەیەش ئێرانەکان یعنی خەڵکی ئێران باجی ئەو پەلاماردان ئەحمەدی نەژادێکی لەوانە کەچی ئێستا لەناو سیستەما جێی نەماوە. لە کات نەگەر جێی نەماوە تۆ کەسێک 8 ساڵ سەر و کۆمار بێت ئەو پێدابێک تۆ ئەتوانی جڵەوی ئیدارەدانی حکوومەتێکی من بۆ 8 ساڵ بگری دەست کەچی جاری دوای خۆی کاندید کاتەوە پێی بڵێ تۆ لیاقەت نی هەر وشەی لیاقەتی ینی ئەڵێ تۆ مؤهل نیت بۆ ئەوەی کە کاندیدبی بۆ خولی نوێی سەرۆکاتی. باش ئەگەر مؤهل نەبووە بۆ پێشتر 8 ساڵ ئیداری کردی چۆن 8 ساڵی حکوومەت ئەی دەست کەسێکم لاریجانی زیاد لە 10 ساڵ سەرۆکی پەرلەمان بۆ ناو ئێرانە کەچی پێیان تۆ مؤهل نیت. ئەم هۆکاری ئەم چیە تەبیعەتی من ئەمانە بێت توزت بگەڕێتەوە بۆ نەزەریەکانی ناو فەلسفەی تاریخ و یاخود کۆمەڵایەتی سیاسی ئەگەر لەنا من بە خێرایی من ئەوە شەر ناکەم بەس تەنیا بە کورتی بڵێم ئەوان شۆڕش تەبیعەتێکی هەیە. حکوومەتی دیموکراسی جیایە، حکوومەتی دیموکراسی لە ڕێی انتخاباتەوە 5 ساڵ جارێ 4 ساڵ جارێ 8 ساڵ جارێ خۆی ئەبدەیت دەکاتەوە. کێشەکان یەتە پێشەوە تۆ بانگەشەیەکی چارەسەرێکی چارەسەر نەکرد ئەم جارە سنووقی دەنگدان تۆ دوور دەخاتەوە. لە سیستەمی دیموکراتیا ئەم کێشانە حەلکراون، بەڵام لە تەبیعەتی ینی لە تەبیعەتی سیاسی شۆڕشەکانە ئەو شۆڕش ئەوانەی کە شەرعیەتی شۆڕژگەڕی وەرەگرن ئێران ئێستا شەرعیەتی شۆڕژگەڕیە ئیش پێکە. مەس شەرعیەتی شۆڕژگەڕیەوە کە تۆ کاندید بیا کاندید نەبی. ئەو شەرعیەتی شۆڕژگەڕیە وای کردووە بەردەوام بە دوایەکە هەمیشە هەموو شۆڕشێکیش کۆمەڵێ توێکڵی هەیە. کۆمەڵی توێکڵی هەیە. ئەم شۆڕشان ئەگەر توانیان لە قۆناغی شۆڕشە خۆیان بگوازنە بە قۆناغی مەدەنی و شاری ئەو ڕزگاریان بوو، چونکە ئەو کاتەش مشارەکەی سیاسی خەڵک ئاسۆیی ئەتوانێت ئەم سیستەمە تازەکات وەکو شۆڕشی فەڕەنسا، وەکو شۆڕشی ئەمریکا، وەکو تونس مەسەن تونس و میسر سێرکە میسر بۆ کەوت بەڵام بەهاری عەرەبی، بەڵام تونس تقریبا زیاتر خۆی گرت. لەناو ئێرانە تەبیعەتی شۆڕشەکان وایە کاتێک کە پشت بە خوێنە بەسێ پشت بە خوێنە بەسێ وردە متمانەش کەمت چونکە هەتا خوێن زۆرتر بڕێژی دژمنت زۆرتر ئەبێت. قۆناغی هەمیشە شۆڕشەکان وردە یەکەم جار خەڵکی زۆریان لەگەڵایە چونکە دیکتاتۆرەکە هێشتا نزیکە لە میمۆری و لە یادگەیانە. هەر بیرەکەنەوە مثل وەکو خۆمان لەگەڵ سەدام حوسێن ئەوان ژیان پەهلەوی خراپە بەڵام جیلی تازە ئەوە نابینێ پەهلەوی بیر چۆتەوە تازە پۆساڵی پەهلەوی نەبینیوە. قۆناغی یەکەم بەیەکەوە شۆڕش بەڕێوە بە سفرەیەکی گەورە دروستەکەن بەشی هەموویانەکە. قۆناغی دووەم بەشێک لە شۆڕژگەڕەکان داوای چاکسازیەکەن ئەمان دەرەکەن ئەگەر ئەم چاکسازی خوازانە سەرکەوتن ئەو شۆڕش قۆناغی کۆتایی پێێت و بێتە شۆڕشێکی مەدەنی. ئێران نەیتوانێت ئەمە حەلکە. قۆناغی دووەم ئەو بوو توێکڵی یەکەمی چەپەکانی هەڵات، توێکڵی دووەمی ئوسوڵگەرەکانی هەڵات، توێکڵی سێمی ئیسلاحەکانی فڕێدایە دەرەوەی خۆی. ئێستا ماوەتەوە لە دوا قۆناغی خۆیەتی ئەویش ئەوەیە بریتە لە کۆمەڵێ بنەماڵەی شۆڕژگیر کە لە هەفتاونەوە قۆرخی دەسەڵاتیان کردووە ئەمانە دۆستیان کەم و دژمنیان زۆر لە بازنێکی زۆر بچووکە. ئەمە وەڵامی ئەو پرسیایی توێ
هەر لەبەر ئەمەشە کە لاریجانی و ئەحمەدی نەژاد و ڕەفسنجانی و خاتمی گیان نابێتەوە ئەمە طبعا لای خامنەی گیان نابێتەوە ئەگینا لای خەڵک دەمێکە گیان نەماوە. باشە بەگشتی ئەم خۆپیشاندانانە چیان بەسەردیە باس لەو کرد کە توژمنیان زۆرە جۆ بایدن باس لەوە دەکات کە ئێران ڕزگار دەکەن ئیبراهیم ڕئیسیڵە 43 ساڵ دەبێت کە ئێمە ڕزگار کراوین خۆپیشاندانەکان تەنها لە دەنگی خەڵکەوە نماوە ئێستا دوژمنەکان و ڕکابەرە سەرکیەکانی ئێران هاتوونەتە سەرخەت چی لێ دێت ئەگەر من دووستورم ینی لە مێشکی خۆمان هاتم بۆ ئێرە دووستورم ئامادە کرد بۆ تێگەشتن لە خۆپیشاندانەکان یەکیان ستوونی لێدوانەکانی ئەمریکیەکانە بەرامبەر بە خۆپیشاندانەکان یەکیان ستوونی لێدوانی بەرپرسانی ئێرانیە بەرامبەر بە خۆپیشاندان و ناڕەزایەتەکان با من لەوەی ئێران دەسێ بکەم یەکەم جار کە گردێقەت بن خامنەی ئەوە دوو ڕۆژ لەمەوبەر وتاریک پێشکەش کرد بە دوای ئەوە ڕئیسی پێشکەشی کرد ئەخیر لێدوانی خامنەی ناتوانین لێ تێبگەی ئەگەر ڕەتی نەکەیتەوە بە یەکەم لێدوانی تقریبا 15 ڕۆژ خۆپیشاندان ڕۆشتو ئەم جا هاتە سەر تەلەڤیزیۆن ئەگەر ڕەتی کەینەوە بۆ لێدوانەوە یەکەم جار هاتووتی ئەمانە هیچ نییە ئەمە کۆمەڵی ئاژاوە گێڕن تەواو بوو حەلمان کرد لە 15 ڕۆژ لە 10 بۆ 15 ڕۆژ بوو هەڵام نەکردبێت وی تەواو بوو حەلمان کرد لە قۆناغی دووەما وتی ئەمانە کوڕی باشن و مناڵی خۆمانن بەڵام هانە درێن لەلایەن دەرەوە هاندان جیایە لە جاسووس ئەمە قۆنا تقریبا مانگی یەکەمی تێپەڕاند وتی ئەمانە هانە درێن حەل بووە کۆتایی پێێت دانێکیانەیە سەردار سەلامی پێڵەن دایم هەڕەشەکە لە خەڵکو و سەرۆکی فەرماندەی سوپای پاسدارانە ئەویش وتی خۆپیشاندانەکان ئیتر تەواو بن لە شەمەوە و هیچ شەمەی پێشوو ئیتر تەواو ئێمە کۆمان کردەوە و خۆپیشاندان نامێنێت لە ئەمڕۆوە ئێمە بینیمان ئەو شەمەیە لەگەڵ ئەم شەمەیە دوو بەرامبەر بووتەوە دوێنێت تونترین خۆپیشاندار بۆ زیادی کردووە قۆناغی سێەم ینی لێدوانی چوارەمیان هەر هەمان خامنەی خۆی هاتە سەر تەلەڤیزیۆن وتی ئەمە ئاژاوە نییە یعنی یەکەم جاوتی کۆمەڵی ئاژاوە گێڕن حەلیانەکەین دوای وتی دۆستی خۆمان بەڵام هانە درێن دوای وتی پێرە ناوینا جەنگ وتی ئەمە جەنگێکی تەرکیبیە جەنگی تەرکیبیە وتی خەبیسەکان یعنی بورن کەم بەکاریان من وتی خۆی نەخڵەکەم وتی خەبیسەکانی ئەوروپا و ئەمریکان ئیسرائیلن و جەنگ ئێمە لە جەنگێکی کراوەی تەرکیبی ینی لێکدراو ئاوێتە بوو دژمنمان زۆر زۆرە کەواتە دانی بەوانە کە خۆپیشاندانەکان عەرشەکەیان لەرزاندووە ئەگەر ناوی نەئەنا تۆ وەرە لەکوێوە لە هەرایەکە وتی هەرایەکەم جار ئاژاوەیە کردی بە جەنگی تەرکیبی ڕئیسیش دوێنێ مەسەرەن جاران کە هەڕەشیان لێکرد وەڵامی نەئایەوە 15 ڕۆژ ئەچوو وەڵامیان نەئایە دوێنێ چەند سەعاتی نەبر بە دوای لێدوانەکەی ئەو بایدنا وتی ئێمە ئێمە دەمێکە ئازادین و ئەمە ڕێنەی بایدن و نەزانام چییە و ئەمریکا خۆی ڕووبە خامنەی وتی ئەمریکا خۆی ڕوو بە هەرسە و هەڵەوەشێت ئەزم ئەگەر کاتم بێ ئەوی ئەمریکەکەم لێک دەقاتوانم ئەمە مێژووی بەهێزی خۆپیشاندانەکانی دەرخست کە بۆم باس کردی چەندێک پێشکەوتووە وە خۆپیشاندەران لە قۆناغی ئاساییەوە کەوتنە لێدانی نظامیش وای لات حکوومەت خۆپیشاندانی دژی خەڵک کرد پێچەوانی جارانەوە کرد دوێنێ خۆپیشاندانی حکوومەت بەڵام جۆ بایدن من ئەگەر لە سێ تەوەری خێرایە ئەگەر دقت بن ئەمریکاش موقفی بەرامبەر خۆپیشاندان گۆڕاوە دیارە بەهێز بووە یەکەم جار ئەمریکا وتی ئێمە بە دوای گفتوگویەکی کاتی خۆپیشاندانەکانی بۆ ژینە ئەمینی سەری الله هەفتەیەکەمە وتی ئێمە بە دوای ڕێککەوتنێکی باشین لەگەڵ ئێرانە دوای وتی ئەبێ مافی ژن پارێزراوە بێت بەس ژن ئەوە هەفتەی دووەم و سێم لە هەفتەی سێم و چوارەمە چۆت پێشەوە وتی ئێمە گفتوگۆمان ڕاگرتووە سەرنجمان لەسەر خۆپیشاندەرانە ئەنی ئەمە وردە وردە کێرڤی موقفی ئەمریکی بەرز بوویەوە لە قۆناغی چوارەمە وتی ئێمە ئێران ئازادەکەین بەڵام تۆزێ خێرا ڕاستی کردەوتی ئێرانەکان بە زووی خۆیان ڕزگارەکەن ئەمە نیشانەی ئەوەیە خۆپیشاندانەکان لە ناو خۆ لە وەکو دەنگ لە ناو ئێران و لە شەقامی کوردستان دەرچوون شتێکم بیر چوو بیڵم ئێران یەکەم جار وای تەنها ناوچە کوردستانەکانن کە خۆپیشاندانەکەن یەکەم جار وتی کوردەکان زۆر زیرەکەن ئەمە کۆتایی پێێنن دوایی وزانی کە کوردەکان ئەو بۆردمانی زەرگوێز و بۆردمانی کۆیی کرد بەڵام ئەمە بە پێچەوانەوە ئێرانی خستە قۆناغی خراپتر کوردی خستەوە یەک کوردی باشوور و کوردی ڕۆژهڵاتی کردەوە بە یەک و ئێران تا ئێستا کە پەلاماری هەرێمی کوردستان نایە لە ترسایە کە پەلامار نایە نەک لەبەر ئەوەی کە ئێمە ئیشمان بۆ کردووە خۆی چاک ئەزانێ ئەگەر پەلاماری هەرێمی کوردستان بە یعنی
چوار پارچەی کوردستان ئەبنەوە بە یەک و خۆپیشاندەکان گوڕێکی زیاتر وەرەگرن. باشە کاتە کاتم لە بەردەستان نەما گفتوگۆکردن و زانیاریەکانی جنابەت دیارە کاتی زیاتریەوێت دکتۆر دیارە هەر ڕێگەم خۆپیشاندانن و کاری ئەمریکاش سەبارەت بە ئێران ئاسانترەوێت. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەردی مەهدی کە بەڕێزان مامۆستای زانکۆن و ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانی ئێمە بوون ماندوو نەبن دکتۆر خۆشەویستان سپاس بۆی شکا.